بەڵێ بەڕێزان دۆسیەی ئەم شەومان دەکەینەوە کە سەبارەت بە پەیوەندیەکانی عێراقە لەگەڵ سووریا. حکوومەتی سووریا ڕووخا تەواوی جیهان پێیان خۆش بوو کەچی عێراق زۆر نیگەرانە. بۆچی ئایا پەیوەندیەکان ئاسایی دەبنەوە یاننا؟ ئەمانە کۆمەڵێ پرسن لەگەڵ میوانەکەمان قسەی لەبارەوە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر سینان حەتاحیت توێژەری باڵا لە ئەتلانتیک کانسڵ ڕاستەوخۆ لە ئەستەمبوڵەوە لەگەڵماندایە. بەڕێز دکتۆر سینان شەوتان باش، سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24. تا ئێستا عێراق پەیوەندیەکانی لەگەڵ سووریا ئاسایی نەکردوتەوە. هۆکاری ئەمە چییە؟ بۆچی عێراق نیگەرانە لە ڕووخانی ڕژێمەکەی ئەسەد؟ هیچ گومانێک نییە پەیوەندیەکانی سووریا و عێراق ئێستا بە قۆناغێکی نوێدا تێدەپەڕێت. حکوومەتی عێراق لە بەغدا پێشتر پەیوەندیەکی ناوازەی لەگەڵ ڕژێمی ئەسەد هەبوو، بە هەمان شێوەش پشتیوانی لێ دەکرد لە ساڵانی جەنگدا و ڕێگەی پێدا، ڕێگەی بە میلیشیاکاندا، ڕێگەی بە چەکدارانی حەشد شەعبیدا، پشتیوانی لە ڕژێمی بەشار ئەسەد بکەن و شەڕی ئۆپۆزیسیۆنی سووریا بکەن لەگەڵ ڕووخانی ڕژێمی ئەسەد. حکوومەتی بەغدا هاوپەیمانێکی سەرەکی خۆی و بەشێک لە بەرەی خۆی لە دەست بدات. ئەم کاتە ئێستا دەبێت سەیری هەرێمی کوردستانیش بکەین کە هەڵوێستی هەبوو، هەڵوێستێکی هەبوو، پەیوەندی هەبوو با بڵین لەگەڵ ئۆپۆزیسیۆنی سووریا. ناکرێت عێراق بێک پارچە سیر بکەین لە ڕووی پەیوەندیەکاندا، لە ڕووی پەیوەندیە دووخۆڵیەکاندا. ئەمڕۆ دەرفەتێک هەیە بۆ نووسینی لاپەڕەیەکی نوێ لەو پەیوەندیانە. زۆر باشە. دکتۆر سینان، هەندێک لە توێژەران دەڵێن ئێران هەژمونی بەسەر عێراقەوە هەیە. پێت وایە یعنی عێراقیەکان، سەرکردە عێراقیەکان سەبارەت بە پەیوەندیەکانیان لەگەڵ سووریا لەژێر هەژمونی ئێراندا بن؟ هیچ گومانێک نییە ئێران کاریگەری هەیە، شوێنی دەستی خۆی هەیە لە بازنەکانی دەرکردنی بڕیار لە عێراق بە دیاریکراوی لەلایەن حیزبە زۆرینە شیعیەکان کە ئەوان مەرجعیەتێکی ئاینیان هەیە. بۆیە بڕیارەکانی ئێران کاریگەری لەسەر ئەوان هەیە. ئەمە تاقیکردنەوەیەکی جددیە بۆ سەروەری عێراق و تواناکانی بۆ دۆزینەوەی بۆشاییەک دەرفەتێک لەسەر ئاستی هەرێماتی، چونکە عێراق ڕۆڵێکی گرنگی هەیە، دەکرێت لەسەر ئاستی هەرێمایەتی ئەو ڕۆڵە بگەڕێت، نەک لە پەیوەندیەکانی لەگەڵ سووریا، بەڵکو لە پەیوەندیەکانی لەگەڵ دراوسەکانی لە کەندا و لە تورکیا. سووریای نوێ سەرەڕای مێژووی یاخود لە کوێ بوونە و مێژویان چۆن بووە، دەکرێت وەکو لایەنێک یاخود وەکو ناوەندێکی بێلایەن بەشداری لە پەیوەندیەکان بکات، نەک بکرێتە پێگەیەک بۆ هێرشکردنە سەر وڵاتانی دراوسێ. ئەو بە دوای هاوپەیمانێکی نوێ دەگەڕێت، بە دوای کەسێک دەگەڕێت لە عێراق دەستی هاوکاری بۆ درێژ بکات، یەکسان بێت لەگەڵی ڕێز لە سەروەریەکی هەردوو وڵات. زۆر باش. دکتۆر سینان، وا بڕیارە لە ئایاری ئەم ساڵ لوتکەی عەرەبی لە بەغدا ببەسترێت. پێت وایە بەشداریکردنی سووریا ئەگەر هاتوو بەشداری کرد لەو لوتکەیە، پێت وایە نیگەرانیەکانی عێراق بڕەوێنێتەوە سەبارەت بەو ترسەی هەیانە لە سووریا؟ هیچ گومانێک نییە لوتکەی عەرەبی لە بەغدا دەرفەتێکە بۆ حکوومەتی نوێی سووریا
تا تتبوأ مكانها الطبيعي بگەڕێتەوە شوێنی سروشتی خۆی لە خێزانی عەرەبیدا ڕۆڵێکی كما كان لها في السنوات والعقود جارانی هەبێت وهي کە لە دەیەکانی ڕابردوو هەیبوو دەرفەتێکی زێڕینە بە دیاریکراوی دوای پرۆسەی ئازادی بەڵام پێویستە ڕەچاوی بابەتە ئەمنیەکان بکرێت هەندێک هەڕەشە هەیە بۆ نمونە لەسەر سەرکردایەتی نوێی سووریا ئەگەر سەردانی وڵاتە بکات دەبینین وای دەبینین و هەوڵیش دەدەین و چاوەڕێی ئەوەشین حکوومەتی عێراق ئەم زەمانەتانە ئەم یاخود سەلامەتی سەردانەکە و بە ئارامی مسۆگەر بکرێت چونکە ئەگەر بەم شێوێ نەبێت ئایندەیەکی خۆشگوزەران لە نێوان هەردوو وڵاتدا دروست ناکرێت پێویستە وەکو مێژووی ڕابردوو پەیوەندیەکانی بەردەوام بێت نەک لەسەر ئاستی جوگرافی بەڵکو لەسەر ئاستی کللتوری و شارستانیەتیش پەیوەندیەکان بوونیانە بێ. زۆر باشە دکتۆر سینان دوا پرسیارە گەر بە کورتیش وەڵام دەیتەوە من زۆر سپاست دەکەم. پرسیارەکە ئەوەیە ئایا ئەو گۆڕانکاریانەی بەم دوایە ڕوویاندا لە لوبنان لە سووریا لە فەلەستین ئایا ئەمانە هیچ مەترسیان لەسەر عێراق دروست کردووە؟ لە بڕوایدانیم مەترسی لەسەر عێراق بێ عێراق پێگەی سروشتی خۆی هەیە لە وڵاتانی عەرەبیدا لە وڵاتانی عەرەبیدا پێگەی کۆمەڵایەتیشی هەیە ئێستا عێراق پێویستە چاوی لەوە بێت چۆن وەکو فاکتەرێک و کارتێکەرێکی سەقامگیر مامەڵە بکات چۆن وزەی ئەرێنی بۆ مامەڵی نێوان ئەو وڵاتانە دروست بکات ئەگەر بەم شێوێ ڕۆڵی هەبێت هیچ مەترسێک لەسەر عێراق نییە ئەمە دەرفەتێکی زێڕینە بۆ عێراق بۆی بگەڕێتەوە بۆ پێگەی پێشووی خۆی لە نێو وڵاتانی عەرەبیدا بەڵام ئەگەر شکستی خوارد لە کۆنتترۆلکردنی ئەو دژمنکاریانەی ئێران لەسەر وڵاتانی دیکە بەم شێوەیە عێراق دەکەوێتە پێگەیەکی شەرمەزاربار بەڵام نابێت بەم شێوەیە بێت لە ڕووی ئاراستەکردنی ئایدۆلۆژی و ڕگەزی خۆشیان نابێت ڕێگەیان پێ بدرێت. زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر سینان حەتاحی توێژەری باڵا لە ئەتلانتیک کانسڵ ڕاستە و خۆ لە ئیستانبولەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ ئێوە شەوتان باش.